أبو هريرة دەجێرتەوە دەفەرمی خەلادی کوڕی ڕافع ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمیان بێ هاتە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە مزگەوتی پێغەمبەری خوا نوێژی کرد تو ئێمەش دانیشت بووین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەماشای دەکرد فەرمی زۆر بە سەریعی نوێژەکەی کرد هات نوێژەکەی سەلام داوە و سەلامێکی لە پێغەمبەری خوای کرد عەلەیهی سەڵات وسەلام دانیشت پێغەمبەر فەرمووی فەرجع فەصەلی فەئینەکە لەم توصەلی فەرمی بگەڕەوە نوێژەکەت بکەوە لەبەر تۆ نوێژت نەکردووە هەر نوێژت نەکردووە ئەدی یا ڕەسوڵ ئەوە نوێژ نەبوو خێرەوە نوێژ نییە بڕۆ نوێژەکەت بکەوت تۆ نوێژت نەکردووە ئەسحاب ئەو یارە بەڕێزە خەلات چوو نوێژەکەی کردەوە عینەن وەچی خۆی نوێژەکەی بە پەلە کردەوە هاتەوە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەلامی کرد و دانیشت دووبارە پێغەمبەر پێ فەرموو فەرجع فەصەلی فەئینەکە لەم توصەلی بگەڕەوە نوێژەکەت بکەوە لەبەرەوە تۆ نوێژت نەکرد دیسان خەلات چوو نوێژەکەی سێەم بارە کرد و هاتەوە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر دیسان فەرمووی تۆ نوێژەکەت نەکرد نوێژەکەت بە جوانی نەکرد فەرمووی قەسەم بەو کەسەی نەفسی تۆی بەدەستای محەممەد لەوە جوانتر نازانم فێرم کە لەوە جوانتر نازانم فێرم کە تەماشای پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم بەدایک و باوکەوە بە قوربانی بین هات ئینجا فێری کرد فەرمووی ئەگەر دەستنوێژێکی جوان شوشت وەرە الله ئەکبەری نیەت لێ بێنە و سوورەتی فاتحە بخوێنە و ئەوەی لەبەرتە لە قورئان پاشان بخینە و پاشان بڕۆ ڕوکوع حتا مطمئین دەبی ڕوکنێک لە ئەرکانی نوێژ ئیطمئنانە مطمئین دەبی نەک ئەوە هەر بچەمەوە هەستەوە نەخێر ئیطمئنان ئەوەی ڕاوەستە سەرخۆ سبحان ربي العظيم وبحمده زاگە سێ زارت وەگۆت ئەوە لە نوێژە جوان و ڕێک و پێکەکانتە ئەوزە پاشان هەستەوە حتا اعتدال ڕاست دەبیتەوە نەک ئێمە هەر دەستینەوە هەر بەعسەم یەکسەر دەستینەوە سوزدەی کەواتە ڕوکنێکی زۆر ئەساسی لە دەستدا کە ڕاستبوونەوەیە پاشان کە ڕاست بیەوە سمع الله لمن حمد ربنا ولك الحمد پاشان بڕۆ سوزدە حتا ئیطمئنان دەبی پاشان هەستەوە پاشان بڕۆ سوزدە حتا ئیطمئنان دەبی پاشان هەستەوە بەم شێوە نوێژەکانت بکە بزانن بەو شێوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەسحابەکانی خۆی فێر کرد کە چۆن ئەگەر کەسێکان هەڵەیەکتان دیت چ لە دینی چ لە دنیای یەکسەر پێی بڵێن کە ئەم هەڵەی چا بکاتەوە